بەڕێز ماوە سابلەتیف وتێمان پێشکەش بکات. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله اللهم اجعل جمعنا هذا جمعا مرحوما وتفرقنا من بعده تفرقا مباركا معصوما. يا برز كانم سپاسی خوای گەورە دەکەین کە لەم شوێنە مبارەکە خۆی کردوینەتەوە ماڵێک لە ماڵەکانی خوا. ئەمە خۆی لە خۆیدا نیعمەتێکی زۆر گەورەیە. خەڵکانێک بەوە دڵخۆشن کە لە یانەیەکی شەوانە لە باڕێک لە شوێنی گوناه و تاوان کۆ دەبنەوە کە خوای پەروەردگار هیدایەتی من و تۆیدا لە پاکترین شوێن و خۆشەویستترین شوێنی سەرڕووی زەوی لای خوا کۆبینەوە. ئەوە ئینشاءڵڵا نیشانەی پاچێتیە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەفەرمێ ئەحەبُ البقاع إلى الله مساجدها. خۆشەویستترین پارچەی سەرڕووی زەوی بریتیە لە مزگەوتەکان. خوای گەورەش کەسێک موفەق ناکا بۆ ئەو شوێنە باش و خۆشەویستانە ئیلا خۆشەویستانی خۆی نەبێ. بۆیە هەنیئەن لەکم پیرۆزبایی بێ لێتان کە خوای گەورە ئەو دڵەی بە ئێوە بەخشیوە دڵتان بە ماڵەکەی خوا خۆش بێت و دڵتان بە ئیمانداری دەستپاک و دەمپاک و ئیمان دڵپاک خۆش بێت. لە خزمەت ئێوەی بەڕێزدا یەک فەرموودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام باز دەکەم بۆ بیرهێنانەوەی ئەوانەی کە دەیزانن و فێرکردنی ئەوانەش کە نایزانن. أبو بكر الصديق رضي خوای گەورەی لێبێ صديق هذه الأمة ثاني اثنين في الغار دەفەرمێت أمرني رسول الله صلى الله عليه وسلم. دەفەرمێ پێغەمبەری خوا فرماني بيكردم إذا أصبحت وإذا أمسيت وإذا أخذت مضجعي من الليل أن أقول. فرماني بيكردم كبيانيم كردوا وكإوارم كردوا وتا بيش بيانيان بيش روش دركوتن خور هلاتن وإواران بيش خور آوابون. وإذا أخذت مضجعي من الليل وكتشوم سرجا كم بو خوتن راكشام لم سيكاتدا بيغمبري خو عليه الصلاة والسلام فرماني بيكردوم أم دعايا بخوينم. بلام أم دعايا چون بيغمبري خو عليه الصلاة والسلام فرماني بأبو بكر كردو فرمانه بمنو توش بافيري بين لو سيكاتدا أم دعايا بخوينين. بلام باب زانين ماناي أم دعايا چيا أوي كفرماني بيكرد بيخوينه فرموي اللهم عالم الغيب والشهادة فاطر السماوات والأرض رب كل شيء ومليكه أشهد أن لا إله إلا أنت أعوذ بك من شر نفسي ومن شر الشيطان وشركه وأن أقترف على نفسي سوءا أو أجره إلى مسلم. بدو روايات هاتوا اللهم فاطر السماوات والأرض عالم الغيب والشهادة يا أو رواياتك باسكت. يعني شيء حديث بوشي أو عندك رينجا كأيما بياني إيوارا بيش خوتن بيخوينين. اللهم واتا أي پروردگارم أي پرستراوي حق لتو دا پارمو داوايك اللي دكم. بەڵام بۆ خاتری چی من داوایەک دەکەم بۆ خاتری ئەو ناوە جوانانەی کە هەتا یەکەمیان فاطر السماوات والأرض کە تۆ بەدیهێنەر و دروستکاری ئاسمانەکان و زەویت. ئەو من ئیقرار دەکەم ئەی پەروەردگار وەکو کەسانێک نیم کە دەڵێ من نازانم لە کوێوە هاتووم و چێ منی هێناوە و چۆن دروست بووم یا طبیعەت و سروش دروستی کردوم یا لە خۆمەوە دروست بووم. نە من مسلمانم اعتراف دەکەم کە تۆ فاطر السماوات والأرض بەدیهێنەر و خالق و دروستکاری ئاسمانەکان و زەویت و ئەوەش کە لە ناویدایە. عالم الغيب والشهادة
و اعتراف دەکەم و دان دەنێم کە تۆ ئاگاد لە هەموو نهێنی و ئاشکرایەک هەیە. یەکەمیان عەظەمەت و گەورەی خوات بۆ دەردەخا کە فاتر السەماوات والأرض. ئێستا کە پێمان بڵێن فلان ئەندازیارە فلان مهندسە هات کە بورجی خەلیفەی دروست کردووە، ئەو بورجەی کە لە دوبەی هەیە لە ئیمارات، دەڵێن بەڕاستی سەرسامین فلانە کەسە ئەم بورجە گەورەی دروست کرد. مهمە دەیخوای پەروەردگار من فاتر السەماوات والأرض، هەموو ئەو ئاسمانانە و ئەو زەوی کە تۆ دەیبینی بە چێ و بە بەحر و بە ئینسان و گیان لەبەران هەمووی خوای گەورە دروستی کردووە. کەواتە بیناسە عەظەمەت و گەورەی خوا بزانە چییە، بزانە تۆ عەبدی چیت. ئەنجا لەگەڵ عەظەمەت و گەورەییدا عالم الغەیب والشەهادە، زانا و بە ئاگایە بە هەموو نهێنیەکان و بە هەموو ئاشکراکانیش. کەواتە ئینسانی مسلمان پێویستە خەوفی خوای گەورە لە دڵیدا دروست بێت. یەکەمیان تەعظیم و گەورەی خوا، دووەمیان خەوف و ترسی خوا و هەستکردن بە مراقەبەی پەروەردگار جەل جەلالوه. ئێمە نەک هەر ئاشکراکانمان قسە و کردەوە ئاشکراکانمان بگرە نهێنیەکانیشمان خوای گەورە عالمە پێی دەیزانێت. کەواتە ئەین المەفەر، بۆکوێ ڕادەکەیت، لەکوێ خۆت دەشاریتەوە کاتێک کە تاوان و گوناه دەکەیت، لەکوێ خۆت دەشاریتەوە؟ لە کاتێکدا هەموو پەنهانی و نهێنیەکان و شاراوەکان خوای گەورە عالمی هەموویەتی هەمووی دەزانێت. ئەی ئەو پەروەردگارەی زانای بە نهێنی و ئاشکراکانیشمان، رب كل شيء ومليكه، ئەی پەروەردگاری هەموو شتێک، ئەی مەلیک و پادشا و خاوەنی هەموو شتێک. ئێستا من لێت دەپاڕێمەوە، دوعاکە ئێستا دەست پێ دەکات. ئەمەی پێشوو تەمهیدێک بوو، تەوەسل بوو بە ئەسما و صفاتی خوای گەورە. ئەی پەروەردگار دوو دوعام هەیە. یەکەمیان أعوذ بك من شر نفسي ومن شر الشيطان والشرك، پەنا بە تۆ دەگرم ئەی پەروەردگار لە شەڕی نەفسی خۆم و لە شەڕی شەیطانیش، چونکە ئەم دوانە سەرچاوەی شەڕن. سەرچاوەی خراپە ئەم دوو شتەیە. سەرچاوەی خراپە هەرچی خراپەیە کە مرۆڤ تووشی دێت لەم دوو سەرچاوەیەوە تووشی دێت. أعوذ بك من شر نفسي، يكميان نفسي خوما إن النفس لأمارة بالسوء، بدڵنیاییەوە نەفس فەرمان بە خراپە دەکا. نفسی هەر یەکێک لە خۆمەوە من لە خۆمەوە دەست پێ دەکەم، نەفس ئەمری خراپەمان پێ دەکات. پەروەردگار نفسی بۆ دروست کردویت، بۆ داناویت، لەگەڵ ئەوەشدا عەقڵی پێداویت. ئەو عەقڵەت العەقل المەنع، عەقڵی مرۆڤ، عەقڵ یعنی مەنع، ئەوەی کە منعت دەکا لە چی؟ منعت دەکا لەوەی شتێکەی کە خراپە، کە هەڵەیە، کە دروست نییە، بەڵام نەفس ئەمرت پێ دەکا کە خراپە و کە هەڵەیە. ئینسان لە بەینی عەقڵی و لە بەینی نەفسیدا کەسایەتیەکەی دەردەکەوێت. ئەگەر پشت لە عەقڵمان بکەین و شوێن نەفس و ئارەزوومان کەوین، ئەوە دامان دەبەزێنێ بۆ ئەسفەلە سافلین. ئەو مرۆڤە بەرەو کوێ دەبا؟ نەفس بۆ ژێری ژێرەوە دەدبا. وات لێ دەکات کەسێکیت نەک ڕێز و قیمەت و حرمەت و خۆشەویستیت لای خەڵک نییە، لای خودی خۆشت نییە، ڕقت لە خۆتە، وا لە خۆت دەکەی خۆت ئینتیحارکەی خۆت بکوژیت. لەو ڕۆژانەی ڕابردوو وتیان مولحیدێکی گەورەی مەشهور سووریە کە لە وڵاتێکی ئەوروپی دەژیا خۆی ئینتیحار کرد، خۆی کوشت. بۆ ئەوەندە کەوتە شوێن نەفسەوە، ئەوەندە کەوتە شوێن نەفسی ئەمارە بالسوء، و ئەوەندە عەقڵی پشتگوێ خست و بە عەقڵی خۆی نەکرد، تاوای لێدێ نزمی دەکا، بێڕێزی دەکا، بێ حورمەتی دەکا، قێزەونی دەکا، والی دێ لە خۆی بێزارە. برادەر خۆشی ناوێت، ژن خۆشی ناوێ، مناڵی خۆی خۆشی ناوێ، باوکو دایکی خۆشی ناوێ، کۆمەلگا کەس خۆشی ناوێ، هەمووی ڕقی لێتی. بۆ چکە جانەوەرە پیسە، هیچ نییە، خراپە. کەسێکە شوێن هەوا ئارەزوی خۆی کەوتو هیچی تر نییە، هیچی تر نییە. بۆیە شەڕتی چوونە بەهەشت چییە؟
وأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى. چکاتێک جەنەت شوێنمان دەبێ بە هەر شوێنمان دەبێ کە نەهی لە نەفسی خۆت بکەی لە هەوا و ئارزوەکانی. بۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام فەرمانمان پێ دەکا ئێمە بەیانی ئێوارە و پێش خەوتن پەنا بەخوا بگرین لە شەڕی نەفسمان. ئەعوذ بیکە من شەڕی نەفسی. گلەی لە خەڵک مەکە، گلەی لە خەڵک فڵانە کەس وای لە من کرد، فڵان تووشی ئەوەی کردم. نە، نەفسی خۆت. بۆیە پەروەردگار ئەو تەربیەمان دەکا هەر کاتێک مصیبەتێک تووشت دەبێ أولما أصابتكم مصيبة قد أصبتم مثلها قلتم أن هذا قل هو من عند أنفسكم. كمصيبتك ما أمال كيو هات شيء أمي بسر من هنا من عند أنفسكم. هو نفسي خوته، نفسي خوت أمد بسر خوت هنا. أي أجر بيتو بقصي عقل ما مكين كعقل ريجريد لدكا لخرابة وهذا دكا بير كي تولى وحي خوا لبيامي خوا شوين بيامي خوا دكويت عقل وات بيدله شكو عقل دوربينا بلام نفس كرتبينا نفس شهوتي شي حازري دبي بلام عقل بختوريه شي بردوامي دبيت اگر بو زور جار القران ده فرمه لآيات اللي أولي النهى أما آية عبرته بلقي بو كسك خاوني نهى بخاوني عقل به كسي عقلي هبه دوربين دبيت رابواردني شي كرتي كمي براوا هل نابجيري بسر خوشي شي تواوي كاملي بردوامي نبراوا بلام شي توزيك دورتر توزيك دواتر ديت دستت اگر بيتو منالك لقل بياوك بيهنين دوشت بدينا بردستي هردوشيان بمنالك علين ها أما نقلك أما مصاصيك أما الدوي ياسبي شتيشي قورد بدمي شتيشي شاك منالا استان نقلك أبيني الله ما مدويت بلان برسيار لبياوي عقلك بكيت دڵێ نەکاکە مەساسەی چی نوقلە چیار عیبە باسیەوەم بۆ دەکەی نەخێر سەبر دەگرم سبەی دوو سبەی دە ڕۆژی تر مشکلە نییە بەڵام شتێکی باشم دەیە. ئەم جیاوازیە لە چی دروست بوو؟ ئەم جیاوازیە لەوێ دروست بوو مناڵەکە عەقڵی نییە، گەورەکە عەقڵی هەیە. ئەم دنیای تێیداین نوقلەکەی مناڵەکەیە. ئەو دوا ڕۆژەش ئەو پاداشتە گەورەی پیاوە گەورەکەیە. زۆربەی مرۆڤەکان نا دەڵێ من نوقلەکەم دەوێت ئێستا دەمێ ئێستا ڕابێرم زینا دێتە بەردەستی دەیکا پەنا بەخوا ئیتو بۆ وان لە خۆت دەکەیت نازانی شوێنی زیناکەران کوێیە لە ڕۆژی قیامەت نازانی دۆزەخە لە ناو تەنووری ئاگردان بۆچی خۆشیەکانی بەهەشت هەڵ نابژێری حور العین چیت داوە لەمە دەڵێ نا ئەمە بەردەستە نزیکە ئەوی تر دوورە بۆ کەوتە شوێن نەفسیەوە و پشتی لە عەقڵی خۆی کرد هەرچەندە بە عەقڵ دەزانی ئیشەکەی غەڵەتە چاک دەزانێ غەڵەتە. بۆی براکانم یەکەم سەرچاوەی شەڕ و خراپە نەفسی خۆمانە پێویستە بەیانی ئێوارە پێش خەوتن پەنا بەخوا بگرین لە شەڕی نەفسمان. ئەعوذ بیکە من شەڕی نەفسی. ئەو نەفسەیە تووشی بەخیلیت دەکات تووشی حەسوودیت دەکات تووشی دزیت دەکات تووشی زینات دەکات تووشی درۆت دەکات تووشی کوشتنت دەکات تووشی ئەنواع و ئەشکال خراپەت دەکات نەفس. ونهى النفس عن الهوى با پەنا بەخوا بگرین چونکە نەفس خەتەرە یعنی چۆن مناڵ کە گوڕووی گر بە شتێکەوە ئیلا من ئەو شتم دەوێت نەفسی هەر یەکێک لە ئێمە وەکو مناڵێک وایە حەزم لەو شتەیە نەفست دەڵێ حەزم لێتی عەقڵت دەڵێ غەڵەتە نەفست دەڵێ حەزم لێتی چۆن مناڵ واز لە دایک و باوکی ناهێنێ دەیکا بە گریان تاوەکو شتەکەی خۆی دەست دەخات نفسی هەر یەکێک لە من و تۆش ئاوایە دەبێت نەهی لێ بکەین سەرکۆنەی بکەین بە قسەی نەکەین ئەجینا بەرەو هەڵدێری دەمەنبات. دووهەم سەرچاوەی شەڕ ومن شر الشيطان وشركه أو ومن شر الشيطان وشركه أي پەروەردگار پەنا بە تۆ دەگرم لە شەڕی شەیطان چونکە چۆن نەفست سەرچاوەی شەڕە شەیطان گەورەترین سەرچاوەی شەڕە کە تووشمان دەبێت. بۆیە خوای پەنا بە تۆ دەگرین لە شەڕی شەیطان وەشیرکیهی لەوەی کە تووشی شیرکمان کا یا وەشەڕەکیهی پەنا بە تۆ دەگرین لە تەڵەی شەیطان
چۆن ڕاوچی شەڕەکی پێیە داوی پێ تەڵەیەکی پێ دەینێتەوە بۆی نەچیرەکەی بگرێ شەیطان ئەوەندە تەڵەی پێیە ئەوەندە تۆڕی پێیە بۆ ئەوەی ئێمەی پێڕاو کات هەر حیساب ناکرێت ثم لآتينهم بين أيديهم ومن خلفهم وعن أيمانهم وعن شمائلهم زۆر جار تۆ بە جادەیەکدا دەڕۆی دوژمنێکت هەیە بۆ نمونە لە لای ڕاستەوە کەمینی لێدا ناویت کە لە ڕاستەوە تەقەت لێکرا ڕادەکەی بەلای چەپدا خۆت دەشاریتەوە کە لە چەپیش لێی کردی دەڵێی با دەرباز من تێپەڕم یا بگەڕێمەوە بەڵام تەڵەی شەیطان بۆ ئێمە لە ڕاست و لە چەپ و لە پێشەوە لە دواوەیە بەردەوام ئێمە دەخەوین ئەو ناخەوێت ئێمە بێ ئاگا دەبین ئەو بێ ئاگا نابێت لە دوژمنایەتیمان ئەی چی بکەین چۆن پارێزراو بین پەنا بەخوای گەورە بگرین پەنا بە رەب العالەمین بگرین ومن شەڕ الشەیطان وشرکه خوای پەروەردگار لێمان نەگەڕێی بۆ زیرەکی و حەول و قووەتی خۆمان نە بەخوا ئێمە هیچ نین پەنا بە تۆ دەگرین لە شەڕی شەیطانمان پارێزی لە تەڵە و داوی شەیطان بمان پارێزی یا رەب العالەمین واللهی خوای گەورە نەمان پارێزی ناپارێزرێن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەیفەرموو يا حي يا قيوم برحمتك أستغيث فلا تكلني إلى نفسي طرفة عين أي أخواي كبر دوام زندويت نامريت راقري همو بنوريت داوای فریاکەوتن لە تۆ دەکەم بە ڕەحمەتی تۆ بمپارێزی لێم نەگەڕێی بۆ خودی خۆم بۆ زیرەکی و توانای خۆم چاوتروکانێکیش یەک چاوتروکان خوای گەورە لەگەڵت نەبێ بەخوا شەیطان گرۆی خۆی دەباتەوە و دەکەویتە داویەوە و کۆتاییت پێدێت بۆیە دائیمەن براکانم ئینسان نەبەوە بخەڵەتێ بڵێ من شتێک عیلمم پێیە نەبەوە بخەڵەتێ بڵێ شتێک عیبادەتم هەیە نەبەوە بخەڵەتێ بڵێ من خێر و خێرات و سەدەقاتم کردووە نەبەوە بخەڵەتێ بڵێ من زۆر عاقڵم نا یا رب العالمین لا تكلني إلى نفسي طرفة عين خۆت دائیمەن لەگەڵمان بی فریامان کەویت بمان پارێزیت ئێستا زانی من براکانم شەڕی یعنی سەرچاوەی شەڕ ئەم دوو شتەیە نەفس و شەیطان ئاگات دەیبێت و پەنا بەخوا بگرە بتپارێزێ دوعای دووەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام لەم حەدیثەدا بزانین دەرەنجامی ئەو شەڕە و بەرهەمی ئەو شەڕە ئاکامی ئەو شەڕە بۆ سەر چێیە نەفس و شەیطان سەرچاوەی شەڕن ئەو شەڕە بۆ چێ دەچێت تووشی چێ دەبێت وأن أقترف على نفسي سوءا أو أجره إلى مسلم أي پەروەردگار پەناش بە تۆ دەگرم کە گوناهێک تاوانێک بەڵایەک خراپەیەک بۆ سەرسەری خۆم بێنم یا بۆ سەرسەری موسڵمانێکی بێنم پەنا بە تۆ دەگرم لەوەی کە بەدەستی خۆم تووشی جەهەنەم کەم زەرەر لە خۆم بدەم پەنا بە تۆ دەگرم چکە جار وایە کەس تۆی تووشی جەهەنەم نەکردو خۆت لەبیت خۆت تەقتەریف على نفسیکە سوءا بۆی ڕۆژی قیامەت خوای پەروەردگار کە خەتم لە دەمی خەڵک دەدا دەست دێتە قسە قاچ دێتە قسە لاشەت دێتە قسە شایەتیت لەسەر دەدا خۆت بوویت خۆت ئەوەت بە خۆت کرد کەواتە وریابین لە خەمی ئەوە مەبە جارێ زەرەر لە خەڵک نەدەی لە خەمی ئەوە بە زەرەر لە خۆت نەدەیت کام زەرەرە ئەو زەرەرەی کە زەرەری گەورەترین زەرەرە ئەو زەرەرەی کە خۆت تووشی جەهەنەم بکەیت وریا بە براکە ئێستا چێ لە ئێمە قبوڵیەتی زەرەری 1000 دینار لە خۆی بدا 1000 دینار دەڵێن جا ئینسانی عاقڵ بۆچی 1000 دینار زەرەر کە بۆ وا بکەم بەکام لە ئێوە بڵێن بڕۆ ئەمڕۆ بەیانی دوکان بکەرەوە تا ئێوارە بەڵام با هیچ قازانج نەکەی ڕزای خۆ من شێت نەبووم 8 سەعات دابنیشم لە دوکانێک و خێر نەکەم ئێوە شێتایەتی پێ دەڵێن پێی عەقڵ وا دەخوازێ نایکەمەوە زەرەرە ئەو زەرەرە لە خۆم نادەم برا بەڕێزەکەم قل إن الخاسرين الذين خسروا أنفسهم وأهليهم يوم القيامة خوای گەورە دەفەرمێ پێیان بڵێ دەزانن زەرەرمەندی گەورە چێیە زەرەرمەندی گەورە ئەوانە نین کە پارەیان زەرەر کرد ماڵیان زەرەر کرد زەرەرمەندی گەورە ئەوەیە کە خۆی دەدۆڕێنێ ڕۆژی قیامەت خۆی زەرەر کرد خۆی ڕۆژی قیامەت دەخرێتە ناو جەهەنەم بۆ خۆت بوویت
خۆت بوویت بۆی ئینسان پەنا بەخوا بگرێ و ئەن ئەقتەریفە عەلا نەفسی سوئەن خوای گەورە من لەو کەسانە نەبم کە شەڕیان بۆ خودی خۆیان هەیە شەڕی بۆ خۆی هەیە کابرا غیبەت دەکەی شەڕەکەی بۆ خۆتەوە وا مەزانە وەڵا لە مەجلیسێک دانیش بووم فڵانە کەس پۆرتی مشکاند سووک و ڕیسوام کرد داماو گەورەترین زەرەرت لە خۆتدا چەندێک باسی فڵانە کەست کرد چەندێک بە حیسابی خۆت شکاندت بە ئەندازەی ئەوە حەسەنات و چاکەی تۆ بۆ ئەو دەڕوا بۆ ڕۆژی قیامەت نەوەڵا گەورەترین چاکەت لەگەڵ کردو بۆ ڕۆژی قیامەت کە چاکە و حەسەناتیشت نەبێ بە ئەندازەی ئەوە گوناه و تاوانی ئەو کەسە بۆ تۆ دێت ئێستا چیت کرد زەرەرت لەودایە لە خۆتتدا زەرەرت لە خۆتدا چونکە ئێمە مامەڵە لەگەڵ ڕەب العالەمین دەکەین عالم الغەیبی والشەهادە وا مەزانە من بۆم هەڵکەوت ئەمڕۆزانی چیم پێ کرد چیت پێ کرد ئەوەی بە خەڵکی دەکەی بە خۆتت کرد و ئاگات لە خۆت نییە ئەو زەرەرت لە خۆت داوە بەڵام کەی بە خەبەر دەیتەوە بۆش خۆت دەیتەوە ڕۆژی قیامەت ئەو کاتە زانین چیت بە خۆت کردووە خۆت دەست و زمانت نەدەوەستا لە غیبەتی خەڵک لە بوهتانکردن بۆ خەڵک لە جنێودان بە خەڵک سوکایەتی کردن و تەشهیرکردن بە خەڵک نەدەوەستا دەست و زمانت نەدەوەستا وا دەزانی زۆر ئازایت ئێستا وەرە سەیری بەرهەمەکەت و پەرێزەکەت کە بزانە چیت بۆ ماوەتەوە لە قیامەتدا بۆیە لەو کەسانە نەبیت بەدەستی خۆیان ماڵی خۆیان کاول دەکەن بەدەستی خۆیان زەرەر لە خۆیان دەدەن اینجا دوعای دووەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فقرەی یەکەمی چی بوو وأن أقترف على نفسي سوءا خۆیان لەوانە نەبین کە زەرەر لە خۆیان دەدەن ئەو ئەجره إلى مسلم ئەی پەروەردگار لەوانەش نەبم کە خراپەیەک بۆ سەر موسڵمانێک دێنم لەوانە نەبم بەڵکو لەوانە بم کە سەلم المسلمون من لسانهم وأيديهم پەروەردگار ئێمە لەوانە بین کە موسڵمانان لە دەست و زمانیان سەلامەتن پەروەردگار وامان لێ بکەی لەو کەسانە بین کە هەموو کەس ئەمینە لە جیهەتی ئەوان لە ماڵی خۆی لە خوێنی خۆی لە عەرض و ناموسی خۆی لەوانە بین نەک لەو کەسانە بی کە کەس ئەمین نییە لە دەستی تۆ لە زمانی تۆ کەس لێت ئەمین نییە شەڕت زۆرە بەسەر موسڵمانان بەڵایت بۆ ئومەتی ئیسلامی لەو کەسانە مە ببراکەی من اینجا چێن ئەو کەسانەی کە بەڵان بۆ ئومەت دوو صنفی فاسق و فاجر تا دەرەجەیەک بەڵام صنفی ئەهلی ئیلحاد و ئەهلی ئیبتیداع ئەوە بە دەرەجەیەکی گەورە کەسانێک هەیە بەس چییە لە ڕواگەی فسق و فجور و خراپەکاریەوە زەرەرە بۆ کۆمەڵگا بەس کەسانیش ترە نا ئیلحاد بڵاو دەکاتەوە بێدینی بڵاو دەکاتەوە بەدڕەوشتی بڵاو دەکاتەوە دەیە موسڵمانان لە دینی خوا لابدا یا بەهۆی بیدعەکەیەوە موسڵمانان گومڕا دەکا سەریان لێ دەشێوێنێ ئەوە گەورەترین زەرەرە بۆ سەر ئومەی ئیسلامی بۆیش پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام دەفەرمێ أخوف ما أخاف على أمتي من الأئمة المضلين لە هەموو شتێک زیاتر من مەترسیم هەیە لەسەر ئومەتەکەم کە تووشیان بێ ترسم لە چێ هەیە زەرەریان لێ بدا الأئمة پێشەوا گومڕاکەرەکان پێشەوایە مەلایە مامۆستایە بانگخوازە بەڵام خەڵک گومڕا دەکا نەک خەڵک هیدایەت دەدا بۆ چونکە خەڵک بانگ ناکا بۆ تەوحید و تەنها خواپەرستی خەڵک بانگ ناکا بۆ شوێنکەوتنی سنەتی ڕەسوولی خوا عەلەیهی الصلاة والسلام خەڵک بانگ ناکا بۆ دەستگرتن بە قورئان و سنەت کە ئەوە دینی ئێمەیە خەڵک بانگ دەکا بۆ گۆڕپەرستی و شەخصپەرستی خەڵک بانگ دەکا بۆ بدعەکاری خەڵک بانگ دەکا بۆ تەفرەقە و حیزبایەتی خەڵک بانگ دەکا بۆ ڕاو بۆ چوونی خۆی پێم وایە و پێم باشەی خۆی خەڵک لە قورئان و سنەت دوور دەخ ئەوانە خەڵک گومڕا دەکەن بۆی پەنا بەخوا بگرین کە لەو کەسانە بین بۆچی ئەم هەموو مامۆستا و ئەو هەموو مەلا و ئەو هەموو بانگخواز و ئەو هەموو داعیە هەیە وەزعی موسڵمانانیش بەردەوام لە تەفرەقە و پەرتەوازەی و دژایەتی و وە لە لای ترەوە خوڕافەت و بیدع بۆ شێ هۆکارە الئەئیمەة المضلین ئەوانەی پێشەوای گومڕاکارن کەواتە بۆ مەخەڵەتێ مێزەری لەسەرەتەوە بۆ مەخەڵەتێ دەڵێ من بانگخوازم نە هەر کەسێک غەیری قورئان و سنەت غەیری پەیامەکەی خوا غەیری وەحی خەڵک بۆ غەیری ئەو شتە بانکە دوورکەوە لێی وریا بە لێی کەواتە بەڕێزەکانم ئەم دوعایی پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام فێری ئەبوو بەکری کرد با من و تۆش فێری بین کە تۆ هەموو بەیانیەک
بڵێ پەروەردگار من پەنا بە تۆ دەگرم لە شەڕی نەفسم و لە شەڕی شەیطان پارێزراو دەبی برا خوا پەنات دەدا وەکە بڵێ پەروەردگار پەنا بە تۆ دەگرم لەوەی کە زەرەر لە خۆم یا لە موسڵمانێک بدەم کەواتە تۆ کەسێکی بێوەی و سەلامەت دەبی هەم خۆت لە دەست و زمانی خۆت سەلامەت دەبی هەم موسڵمانانیش لە دەستی تۆ سەلامەت دەبن ئەی کە بەیانیان نەیڵێی پارێزراو نابیت ئێواران نەیڵێی بە شەو پارێزراو نابیت پێش خەوتن نەیڵێی بەخوا لە خەوا لەوانەیە سەلامەت نەبیت بۆیە ئەم دوعایە هەمومان لەبەری کەین چونکە دەفەرمێ ئەمەڕانی ڕەسوول الله صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا ئەمری پێ کردووە ئەنجا بین تەرجومەی بکەین تەطبیقی کەین لەسەر واقعی ژیانی خۆمان دائما مەخەڵەتێ بە نەفسی خۆت و خۆت لێبایی نەبێت و خۆت پێ کەسێکی زۆر چاک نەبێ دائما بیرکەوە کە نەفسی تۆ ژێچێکە لەو نەفسە خراپانە کە پەنا بەخوا بگرە لە شەڕی نەفسی خۆت و هەوڵی ئەوە بدەی کە دائما ببیتە کەسێک سەرچاوەی خێر نەک سەرچاوەی شەڕ نەزەرر لە خۆت بدەی نەزەرر لە خەڵکیش دەی براکەی من ئەگەر وابین انشاءالله بە ڕەزابوونی خوا دەکەوین کەسانێک دەبین خۆمان ئیسراحەت دەکەین خەڵک لە دەست و زمانمان ئیسراحەت دەکا لە جیاتی ئەوەی مضر بین نافع دەبین بە ئیزنی خوا خوای گەورە پاداشتی مولایەکتەنداتەوە براکانم خوای گەورە پاداشتی خاوەنی ئەم دعوەتەش بداتەوە بە خۆی و عەشرەت و کەسوکار و هەمویان انشاءالله کاکە بەرزان و خێزان و کەسوکاری و دەوروبەر و ئەوانی کە پێوە ماندوو بوون خوای گەورە بەرەکەت بڕێژێ بەسەرتاندا لێتان قبول کە نیەتی منیش و ئێوەش خاڵص کە ئەخیرمان خێرکە ئیستیقامەتمان پێ بەخشێ بەختەوەری دنیا و دوا ڕۆژمان کە خوات زاتان تۆ براکانم وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه